بەڵێ ڕۆژ باش ڕۆژێکی باش بۆ بینەران و بیسەرانی کوردستان 24 کۆمەڵی پێشمەرگە دێرینەکان ئەمڕۆ لە پارکی مەلیک مەحموود گرتبوونەوەیکیان ئەنجام داوە لێرەیە کە ئێستا کۆبوونەتەوە سەبارەت بەو ئەو بێڕێزیانی کە بەرامبەریان کراوە کە وەکو خۆیانەڵێن لە کەناڵێکی ڕاگەاندنەوە بێڕێزیان بەرامبەر کراوە و گرتە ڤیددیوەیەک بڵاوکراوەتەوە بۆ زانیاری زیاتر پێم باشە خۆیان زانیاری زیاتر لەسەر ئەو بابەتە بەس سڵاوتان لێبێ گرتبوونەوەکەی ئێوە بۆ چییە بۆمان ڕوونکەنەوە گرتبوونەوەکەی ئێمە پێش 3 ڕۆژ لەمە پێش لە کەناڵێکی دیاریکراو کە NRTە گردە ڤیددیوەیەکیان پەخش کردووە ئەم گردە ڤیددیوەیە ڕاستەوخۆ نییە تۆمارکراوە و کەناڵی NRT هیچ فیلتەرێکی نییە ئایا فیلتەری نییە ئەمەی پەخش کردووە ئەم شخصە تاکە شخصێکە سوکایەتی بە هەموو مقدساتی پێشمەرگە و کە شەهیدەکانمان و ئەنفال و ئێمە بە شەڕواڵ لە پێ و بە چەتە و بە دزوو بە ناشۆڕجێڕینەکە و ڕەحمەت بۆ گۆڕی سەدامەنێرێت ئەمە وەکو ئەم شخصە بەڵام ئایا ئەم کەناڵە کە ئەم بەرنامەی تەجیل کردووە چۆن پەخشی دەکات چۆن وەکو شێوەیەکی ڕاستەوخۆ پەخشی دەکات لەبەرەوەی ئێمە سکاڵای یاساییمان لەسەر کەناڵی NRT تۆمار کردووە و لەسەر ئەو شخصەش و قابلی قوبوڵ نییە سوکایەتی بە خوێنی شەهیدەکانمان و بە خەبات و شاخمان بکات ئێمە چینێکین ڕاستە لەوانەیە ئێمە محامی حکومت نین حکومت بەرپرسە لە خزمەت و گوزاری و لە کەم و کوڕیەکان بەڵام ئێمە چینێکین خەباتمان کردووە و لە شێخ سەعیدی پیرانەوە پێ هاتووە هەتاوەکو خەباتی ئێمە لەبەرەوە ئێمە قابلی قوبوڵ نییە هەموو هیچ توێژێکی لێ دەرنەکردووە ئەوەی لە شاخا بووە ئەم سوکایەتی پێکات ئەو ئەم کەناڵەن نابەرپرسەش NRT هاتووە ڕاستە و خۆ پەخشی دەکات بۆ لە هەموو سایدەکانە لەبەرەوە ئێمە سکاڵای تاوامانەیە و بە داوای لێبورنیش لە کەناڵی NRT خۆش نابین دەبێت وەزارەتی ڕۆشنبیری فیلتەرێک بۆ هەموو کەناڵەکان دانێت کە سوکایەتی بە مقدساتی پێشمەرگە و کە سوکاری شەهیدەکانمان نەکات. بەڵای گەڕێمەوە لای ئێوە وەکو گوێبیستی بوونەوە ناڕزایی ئەو پێشمەرگە دێرینانە بوو کە لەسەر ئەو گرتە ڤیددیوەی لە کەناڵێکی ڕاگەاندنەوە بڵاو کراوەتەوە و ناڕازایەتی خۆیان دەربڕیەوە و سکاڵای یاساییش تۆمارەکەن لەسەر کەناڵەکە و لەسەر ئەو کەسەی کە گرتە ڤیددیوەکەشی تۆمار کردوون.